ئاکامە ئاوە بۆ کە و سوێسکەکان بان شاختە چییە لەم گەرمایەکشی خەریکە لە تو ناخین چێ ئەس کە سێڕێی کەوت ئێرانەوە بە جیلیکانێکی وەبێنێ ئەمە لەم هاوینەیە لەم بانە قومێ ئاو نییە لەگەڵ تاگێ من و کاگاوڕێە ئەوە قومی ئاو لەم بان شاخە نیە خەریکە چۆرە وشێتە بەرترین پێگەوەم لێوارانەیە بۆ دەرچوون بۆ دەرچوونیان